شەڕی درۆن بەرەو کوێ؟ درۆنی رووسیا ئەوروپا هەراسان دەکات. لە ئەنجامی هێرشی قورسی رووسیا بۆ سەر ئۆکرانیا 19 کەس کوژرا و 66 کەسیش بریندار بوو. بە گوێرەی راپۆرتی ڕۆیتەرز هێرشەکە لە ڕێگەی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بووە و هێرش کراوەتە سەر شاری تێرنۆپڵ لە ڕۆژئاوای ئۆکرانیا. رووسیا لە هێرشەکەدا کە شەوی 19 ئەم مانگە ئەنجامیدا 470 درۆنی بەکارهێناوە. هەردووە بە دوای هێرشەکەی رووسیاش پۆڵەندا فڕۆکەخانەی ڕزی زۆی نزیک لە سنووری ئۆکرانیای داخست. هاوکات هێرشە درۆنیەکانی رووسیا تەنها بە ئۆکرانیاوە نەوەستاوە، بەڵکو لە سەرانسەری ئەوروپای ڕۆژئاوا و لە مەودای زۆر دوورتر لە ئۆکرانیا فڕۆکەی بێفڕۆکەوان بینراوە کە بەسەر فڕۆکەخانەکان و بنکە سەربازیەکان و وێزگەکانی کارەبادا سوڕاونەتەوە. ئەمە شەپۆلێک ترس و نیگەرانی لای ئەوروپیەکان دروست کردووە و بەو هەیەوە وڵاتانی ئەوروپا بیر لە دروستکردنی دیوارێکی بربەستی درۆن دەکەنەوە. هێشتا نازانرێت ئەم بیرۆکەیە تا چەند واقعیە، بەڵام دیوارەکە بریتیە لە سیستەمێکی بەرگری یەکگرتو و هەماهەنگ و فرەچین کە سەرەتا لە وڵاتانی باڵتیکەوە تا دەریای ڕەش درێژ دەبێتەوە. هەروەک بە گوێرەی زانیاریەکان پێدەچێت دیوارەکە تێکەڵەیەک لە ڕادار و سیستەمی چەک لەخۆ بگرێت کە ئەرکی ناسینەوەی فڕۆکەی بێفڕۆکەوان و دواتر ڕێگریکردن و لە ناوبردنیان جێبەجێ بکات. سوڕانەوەی درۆنی رووسیا بەسەر ئاسمانی ئەوروپادا سەرەتای پەڕینەوەی شەڕی درۆنی رووسیا و ناتۆیە بۆ ئاستێکی بێپێشینە و چارەنووسی شەڕەکەش بە داهاتوویەکی نادیار دەستپێردرێت.